ئەو برادرە بۆ ڕۆی والله نازانم دەوانی کە با بێت قسەمان بۆ بکەویش قسە خۆشە چێ ئەوە قسەی خۆش دیارەوەیە وایە قسەی خۆشتان بۆکە بەخوای زارمە دە باشە نای بەڕێزت تەحسین کاک تەحسین بەچێوە سەرقاڵی کاک تەحسین والله خەریکی ئیشینە خەریکی ئیشیت بەڵێ زۆر چاکە لە شستاغ بە چۆنە هاتوونەتە فامیلی والله دەگەت برادران بۆ پیاسە هاتوونیان بۆ بەڵێ شکرین والله لۆ پیاسی فامیلی مۆڵتان پێ چۆنە خۆشە خۆشە زۆر باشە ئەی شتێک خۆشمان بۆ باز ناکەی والله چی نزانم سیر دەکردم لە دوورە حەز دەکرد قسەم بۆ بەخوای بکەیت چی نزانم بۆ برادەرەی ئەو برادرە شتی خۆشە زانێ ئارێ ئەڵاوشڕۆی یادگاریکی خۆش هەیە لەگەڵی بۆم باسکەی بەخوای نیتم ئەی لە کاتی ئیشکردنا والله نیتم هیچ نییە هیچ نییە پرسیارەکەی بکە با بڕۆ بەس خەمیەوە دە پرسیارەکە بکەم و بڕۆی بەڵێ دا شتێکی خۆشم پێشکەش نەکەی بەخوای نازانم نکتەیەکی خۆشم بەخوای نازانم دەنگە خۆش نییە گۆنانێک مامە بڵێ باشە پرسیارێکت لە یەکەم دۆلفین سەر بە چ جۆرێکی ئاژەڵە دۆلفین بەڵێ سەر بە چە جۆرێکی ئاژەڵە ئاویە بەڵێ ئاویە ئێ. یەکمان بەڵام سەر بە چ جۆرێکە لە چ گروپێکە والله نازانم ئاسان بڵێ. کاری نازانم ئاویە وەڵامێکم پێ بڵێ ئەگەر خەڵەت بوو ئەڵم بیگۆڕە ئاویە هیچ 100% ئاویە دۆلفین قابلە لە وشکانیا بژی بێ وشە ئاویە ئێ ئاویە دیچە نازانم سەر بە چ گروپێکە گروپ وەڵام گروپمان زۆرە باڵندەمان زۆرە شیردەرمان زۆرە دوای گۆشتخۆرمان زۆرە شتێکمان پێ بڵێ دەی چی و چ بوو ڕۆژی خۆشە هەر پێکەنی گۆشتخۆرە گۆشتخۆرە ئەکیدی تاکیدم نا بیگۆڕە شتێکی ترە گۆشتخۆر نییە ئەی گروپەکەی شتێکی ترە ئەخ گروپەکەم لەبیر کرد ئێ بۆ لە بیرێک بۆ لە بیرەکەی کاک تەحسین نازانم چی و چ بوو دۆلفین سەر بە چ جۆرێکی ئاژەڵە ئێ ئاویە دای ئاویە خۆ لە وشکانیا ناژی دۆلفین گروپیان هەیە گروپ. شیردەرەکان گۆشتخۆرەکان شیر دەرەکە تۆ دەڵی شیردەرەکانە باڵێ ئەکیدی باڵێ زۆر ئەکیدی تاکیدم دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات کاک تەحسین عزیز فەرموو دەست خۆش بێ ئێوە خەڵاتەکەش بردە شتێک خۆشم پێشکەش بەخوای نازانم ئەی بۆ هەر پێەکەنی بەخوا بەچی بەس پێکەنی نازانم بەس پێ بڵە بەچی پێکەنی هەروە ڕووخۆشی دایم والله باشە سپاس بۆ بەشداری دەست خۆش بێ زۆر مەمنون زۆر سپاس